سڵاو لەنگۆبی توی بەخێر وەزعت کوا حواڵت کوا برا گەورەنە زۆر بەڕێز ئەمە ئەوڕۆ میێوانی مەمچۆغانە یاخۆ بەخێر لە خوارش پرسیارمەکە گوتان کاکفرات مختاری گوندێ بەخێر بێت سەرچاوم لە خزمەتدا ماشەڵە جێکەشت خۆشە جێەکە چکە برندە ئە بخۆ مامچۆغان بەرز و نزمی زۆر ئەرێ وڵا هەموو بەرز و نزمیە جێەکەی توش لەمیان برنترە بەرێ خۆش ئەرێ وڵات ئیشکای ڕۆژانتان بە چ خەریکەن چ دەکەن بە خودایی ئەوجا سەرەتا زۆر بەخێر بێن سەرچاوان ئێمەتان بەسەر کردەوە ئەو ڕوهاتینە میوانی مەبووینە ئێمەش لە خزمەتی گۆدانیا مەمنون یاخۆ بەخێر بێن ئەمە ڕۆژانە وەڵی خەرچی گوندی زۆرینەی یعنی بە فەلاعەتی و مەڕ و مەرداری و هەیە دامیشی هەیە مەسەرەن وەکوون مونە ئاسایش یاخود پێشمەرگەیە یان حەمەلەیە یان شتی ئیششکە دەکاتن ئەوجا خەرکە هەموو خزم و کەسیەک دینە هەندێک ماری ئەوەمان لە ناون مەسەرەن خەرچی هێرەنینە و لە بیدایەتەوە نێبەرانەوانش فەقیر سانی چاکردن ینی بەڕێزن ئەوجا لێرەدا یعنی گوند ئەمن کاتی خۆش لە بەرنامەی سیماۆل بەشداریم کردیە ینی دەرێ تەعاملکردن لەگەر یەکتر و وەختی ئەوە کۆریەکان لێرە بوون وڵات چمە وڵاتی کۆریاش ئەوەندە قازانج کرد دەرێن تەعامل لەگەر یەکترکردن یعنی هاوکاری یەکترکردن ئەڵام بۆ نمونە ئەمنەگە ئێرە پێمە ڕە بکەم ئەگەم بەتەنەبی شێرمۆلەوانێ بەماگە چ پێم تەواو نەبی ئەگەر بە پێمە ڕێوی ئەدەگە هەر خەرشی گوندی هەر یەکە و نەفرەك بێتن کوڕ بە دانە ڕۆژی لە گۆڕی هەردەگرین و تاوا دەبی خلاص دەبیتن ڕاست ئەرێ وڵی دەزانی ژیان بەوێ خۆشە ڕوئی هاوکاری هەبیتن بەرێەوە یارمەتدان هەبیتن لە خوارش باسی ئەومان کرد ئێستا مەسەنە قەدیم شار بوو گوندگوون ئێستا مشکلە ئەوەیە ینی زۆر ئەوگلێ خەرچی دەشتێش گوندیش حەز دەکەوت شاری بژ لە ئیش نەکاو بەقایان بیان و بەقورعانی خۆداوشێنی ئەمن ئێستا ئەو بەرنامە زۆر لە زار لە مەدرریس و شتوا باز دەکەم دەرێم حەقوانیە خەرچی گوندی خۆی والێ بکە مەسەن لۆن بوونە ئێستا ئەمن پێشترێ هەمارمان لەو گوندەیە سەرێ بوو ئەمە سێ چامار بووین مسافەی سەری یعنی ئەگەر ڕۆژانە لۆ ئەو ئاقارێ بڕۆژ بامە 2 ساعت 3 ساعتان بە پێیان بڕۆژ بامە جێم لێ نەبوو ئێستا وەی لە هااتێ ینی چی ئەتو معدل بە سیارەی دەگەڕێ یعنی ئەوەندە ئینسان ئەوەندە تەمبەر بووە لەوانێ هەتا ناو گوندی مزگەفتی جمعی دەستێن مزگەفتێ دەبی سواری سفەشی سارێ مەسیارە بسی لە مزگەفتی ینی کاکە لۆ ئەتو یەک ئەو بەرنامەی گوندی هەر وەکو جاران ئینسان وەک گوند بە دەردی جەنابە دەرێ گوند بی و شار بی و مزەمع بی و ئەمن وڵی ئێستا بەفکرم دەی مەمارمان لەو گوندی سەرێ بووە یەک تەرەکتەر لە گوندی هەبوو ئی خزمەتی بوو ئەمە ئەگەر یەکێک ئیشێکی هەبایە سبەینا سوارێ و تەرەکتەری دەبووینە زەیان دەچوینە کەس نەزانانی یان دەچوینە هەولێرێ یعنی وەکو پێویستیش ئەمە ئەو ئیمکانەتە ئێستا هەیە ئەو کاتی نەبوو بە خۆداوانێ ئاگداربی بەخۆیان بەفکرم دەیاوچ ئەو گەنجەی بوو یعنی گچکەتریش بوو دەسومە سەفی 5 و 6 تەلەبە بوو دەمگوت بزانە مەسەرەن یعنی ئەو فکرە لە مێشتی نەبوو ئێستا وەکو ئێستا کابرا ئەو هەموو ئیمکانەت و ئەو هەموو داهاتە هەیە ئەو هەموو وەزع هەیە دری مرتعنیە هەر دەرێتن بابێ و ئیدی حەزی لێیە زیاتر هەبی و زیاتر دەورەمەندبی ئەگەنا کاکەت و یعنی وەکو ساڵانی ڕابرد و بیر بکەیەوە دەبی برێ کاکە ئەمن کابراەک بوومە کە ئەوە خوای گەورە ئەمنی هینایتە سەر دنیا هیچم نەبووە ئەو ڕۆژ خوای گەورە ئەو هەموو مار و سەروەت و سامان و ئیمکانات و خۆشی و ناز و نعمەتە ئەو ناز و نەحمەتە چاکەی دایتەمە یعنی